بەناوی خۆی گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە هەفتەیەکی نوێ لە شتیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەویست شادەبینەوە هەفتەی تایبەتمەند بە ڕکابەری پرێمەر لیگ هەفتەی یەکلابوونەوەی نازناوی خولی ئیتالی هەفتەی نزیکبوونەوە یاخود گەڕانەوەی ململانێ بۆ خولی ئیسپانی هەموو ئەمانە لە هەفتەی نوێدا ڕوودەدەن و یارەکانی چامپیۆنز لیگیش قۆناغی چوارگۆشەی زێڕین سەرجەم تیپەکان بە دیار کەوتن ڕیال مەدرید بایر مونیخ هەروەها دۆرتمۆند و لە هەمان کاتدا پاریس سەن ژەرمان گەشتنە قۆناغی چوارگۆشەی زێڕین ئەو چوار تیپە لە چوارگۆشەی زێڕین ڕکابەری دەکەن من باز ناگەڕمەوە سەر چامپیۆنز لیگ ساڵی پار پاش نیوەی کۆتایی کە ڕۆژی پێنجشەمە و هەینی بەرنامەم نەبوو ناڕزایەتێکی زۆرە ماڕاستەکراو لە بەرەوەی ڕیال دۆڕاوە بەرنامەم نەکردووەکوی ڕیال مڵکی باوکم بێیانی ئاوا بەم جۆرەی تر ڕەخنەکان بەم جۆرە بوون ئاوا کراو ئەو بوو یەکشەمەکەی ئاتماوانێ و بەرنامەم لەسەر لەبەی بەرنامەم یەکشەمە تا چوارشەمە ئێستا ڕیال مەدرید بردوێت ێوانەیە پێم وا بێ ڕۆژی هەینی هاوڕێیانمان لە دەرەوەی یاریگا لەگەڵ کاگوڕیار و کاگادگار باسێکمان لە سەرکەوتنەکە و گرنگی بردنەوەکەی ڕیال مەدرید کرد بۆیە لێرە باسی ناکەمەوانێ کاگێ منجان سڵاو لە تۆ ئێستا باز لە کلاسیکۆ دەکەم و باز لە پلان یاریکردەوە باز لە ئامانجی کلاسیکۆ دەکەم کە لە چژێر کۆمەڵە دۆخی جیاواز یاری کلاسیکۆ بەڕێوە دەچێت سیرکەم بەڕۆچوونی کلاسیکۆی ئێمە هاوسەنگ نییە ئابەم جۆرەیە بەس چۆن بەم جۆرەیە ڕەنگە ئەو خۆی کە ئەڵین ڕیال مەدرید و بەرشۆنە یاریەکەن لەم شەرحەیانی جوان لەگەڵ مابن کە ئەڵین ڕیال مەدرید و بەرشۆنە یاریەکەن یا ئینتەر و میلان یاریەکەن یا لێڤەرپوڵ و مانچستەر یونایتد یاریەکەن یعنی سیراعی تیپە گەورەکان یانە گەورەکان کە ڕوبەڕووی یەک دەبنەوە ڕاستە ڕەنگە لە ڕووی ئەنجام و لە ڕووی دۆخەوە ئاستەکە بەم جۆرە بێ ئەم جۆر بێ بەڵام لەونەوە دەقەی یاریە لە هەرچی ئاسێکا بن تۆ کوالیتی و چەند بەرز بێ چۆنێک بێ و هەر چۆن ڕوبەڕووی بیتەوانێ لە کاتی نەوەت خولێکی یاریکە داوەر فیکی لیا تۆ ئاوایت لێک ئاستای هاوتەریبی بۆ فوتبۆڵ ئەو پەیامە بە ئێماگەێنێ ئێمە لە تۆپی پێوەی کە لی تێگەیشتون و حاڵی بووین فوتبۆڵ یاریشی دادپەروەرانەی یەکسانە 11 یاریزان ڕوبەڕووی 11 یاریزان دەبێتەوە و چۆن تۆ دەستپێکی جێمی یەکەم تۆپێکت لا دەشتێ و ئەو تۆپ لە دەستپێکی جێمی دۆم لای ئەو دەشتێتوانێ و دادپەروەرەکەی چۆن کاتێک تۆ گۆڵە لێت تۆمارەکرێ لەبەری تۆپت لانەبوو ئەبێت تۆپت بێتەوە لا بەشکە تۆش هەوڵبیتەوە گۆڵ تۆمار بکەیت ینی کۆمەڵێ وردەکاری ینی ئێستا تۆ بۆن منە ڕەنگە ئاسایی بێت لاوە شتانە لە تۆپی پێ بەڵام ئەمە کۆمەڵێ دادپەروەری ئەم یاریە کۆمەڵی عەدالەتی ئەم یاریە هاو ئاستی ئەم یاریەیە کە ئەوەی ئەسەلمێنێ کە ئەچیتە یاریگاوە تۆ 11 یاریزان ڕوبەڕووی 11 یاریزان دەبیتەوە و کۆمەڵێ بابەتی دیکە کەواتە کەوتت کلاسیکۆ ئەم بەراوردە غەڵەتە ڕیال مەدرید گەیشتۆتە چوارگۆشەی زەڕینی چامپیۆنز لیگ سیتی دەرکردووە وەڵا بەرشۆنە کراوەتە دەرەوە لە قۆناغی هەشتی چامپیۆنز لیگ پاریس سەن ژەرمان دەریکردوە نا ئەمە بەراوردی مەنتیقی نییە بەڵێ ئامارەکان و داتاکان پێمانەڵێت ئەم شەو ڕیال مەدرید لە پێشترە بۆ بردنەوە ئەم شەو ڕیال مەدرید لە پێشترە بۆ بردنەوە و ئەم شەو ڕیال مەدرید چانسی بردنەوەی زیاترە و ڕیال مەدرید سەرەڕای ماندووبوونی ئەتوانین بڵین دیوی ئامادەتر و دیوی باشتریە بەڵام بەرشەلۆنە سەر ڕیال مەدرید ئامادە بێ و لە چوارگۆشەی زەڕین بێ و سیتی دەرکردبێ و هەموو ئەمانەی هەبێ و پێگاتەی خۆی نوقسان بێ کۆمەڵی ڕێگەی هەیە کە ئەتوانێت لە ڕێگەیەوە سەرکەوتن بەسەر ڕیال مەدرید دابدۆزێتەوە و ڕەنگە لەو ڕێگەیشی کە باسیەکەین لەبەروی من باسم لەوە کەوتم کە 120 خولەک تۆ کۆنتترۆڵی یاری بکەیت و نەتوانی ئامانجەکەی خۆپێکی کەواتە تۆ تەکتیکچیان فەشە لێناوە تەکتیکیان خراپ بووی کامە پامێک بوو بۆ یاری گووە مانچستەر سیتی و ڕیال مەدرید کردم کۆمەڵی هاوڕێ باڵە تێگەشتین بەڵام ئێستا ئێمە باز لەوە دەکەین کە بەرشەلۆنە چۆن دەتوانێت ڕوبەڕووی ڕیال مەدرید بێتوانێت و چۆن دەتوانێت زەفەری پێبێنێت لەوەی کە
گۆڵەکانی لەسەر تۆمار بکات دەچمە سەر شاشەکە لە شاشەکە گەراوکارانم لەگەڵما بن لەوەی کە باس لە پێگاتە و لە شێوازی یاریکردنەکە دەکەین لەوەی دەم دووتیپە چۆن ڕوبەڕوو دەبنەوانێ وەکو باسیشم کرد ڕاستە قۆناغی چارێکی کۆتایی بەرشەلۆنە ماڵاوایی کردووە ڕاستە بەرشەلۆنە کۆمەڵە دۆخی جیاوازیە بەڵام کەوتت کلاسیکۆ هەموو کاتێ دڵنیا بە لەوەی لە هەستی کێگابی ئەم تیپە ئامادەی بردنەوەیە بەبێ هیچ کێشەیەک بەبێ ئەوەی کە ئەم تیپەیانی بۆ نمونە بڵێن ئێمە حاڵەتەکان بەم جۆرێ بۆیە ئێستا ئێمە ئەگەر باسێک لە ئەو پلانە بکەین کە ئەکرێت بەرشەلۆنە چۆن سەرکەوێ بەسەر ڕیاڵ مەدریددا یاخود کلیلی سەرکەوتن بەرامبەر بە ڕیاڵ مەدرید چییە پێشتر باسیۆم بۆ کردن وتم ڕیاڵ مەدرید لە پێشترە ڕیاڵ مەدرید چانسی زیاترە ڕیاڵ مەدرید بەهێزترە و ورەشی بەرزترە هەموو ئەمانە باس دەکەین دواشی ئێستەمەوە سەری بەس ئایا ئەمەی کە ئێمە باسیەکەین ناکرێ بەرشۆنە سەرکەوتن تۆمار بکات ئایا هیچ دەرفەتێکی سەرکەوتن نییە ئایا ڕێگە چارە نییە بۆ سەرکەوتن نا بەم جۆرە نییە بەڵام کارکردنی خۆی هەیە و ئیشکردنی خۆی هەیە گرەوەکە بەوەیە ئایا بەرشەلۆنە بەم شێوازە یاریەکە بەم شێوازە پلانەکە جێبەجێ دەکە یاخودنا ئەبێ ئێمە چاوەڕێوە بکەین دیقەت دەناوڕێ پێگاتەی بەرشەلۆنە 4-3 یاریکردنی خۆیەکە بەرشەلۆنە کە ئەمە لای هەمووتان معلومە کە بەرشەلۆنە پێگاتەی 4-3 خۆی یاری دەکا وەکو هەموو یاریی تر ئەم جارەیان ڕیاڵ مەدرید بێهێرشبەری سەرڕمە کلاسیکۆی ڕابردوو ڕیاڵ مەدرید سوودی لە فەراغی ئەم مەرکەزە وەرگرت مەبەستم سوپەرەکە نییە مەبەستم کلاسیکۆی ناو یاریگای ئۆلۆمبیە ناو یاریگای ئۆلۆمپی دیقەت بدەن ڕیاڵ مەدرید لە باڵەکانەوەی کێشەکانی خۆی بەرشەلۆن لە باڵەکانەوەی ڕوبەڕووبوونەوەی ڕیاڵ مەدریدی چارەسەر کرد بوو زۆر باش ئامادە بوو هەنی کلاسیکۆی ناو یاریگای ئۆلۆمپی شەستخولێکی سەرەتا بەرشەلۆنە زۆر بەێسر لە ڕیاڵ مەدرید دەرکەوت ڕاستە گەر فرسەکەمیی دووسیە بەڵام زۆر بێسر دەرکەوت فەراغەکەی بەرشەلۆنە لەکوێ ڕوویدا ئەلێرەیان ڕوویدا لە تۆپێکەوانەیە کە بەرکەوتنەوە بوو بیلینگام تۆپێکیان ڕاستە کرد ئێرە فەراغی تیا بوو پەستانی لەسەر بیلینگام دروست بێ ئاین زۆر هاوڕێ هەیە ئەڵێ کاکەمە شوودێکی لێەوە خسوێتێ گۆڵەوانێ ئێکاکە لە پلانی یاریە لە تەکتیکی ڕانەرە ڕێگەنەدانە بەو لێدانانەی کە لە دەروی ناوچەی سزا لێدەری گرنگی گاڤی خۆی گاڤی یەکێک لە خاڵە بێزەکانی کاڤی ڕۆڵی بوو لەو تۆپانەی کە هەیە یەکێک لە هەرە خاڵە سەرکەوتنەکانی ڕیاڵ مەدرید بەرامبەر بە مانچەستەر گەر بچینەوە سەری لە بەرنامەی چوارشەمە گەردیقەتتان نابێ دوو شوێنم بۆ ئیشارەت کردن ئاوام کرد لە چوارشەمە ئەگە بچنەوە سەری بەرنامی چوارشەمە بکەنەوە جوان دەیبینەوە ئاوایەکەم بۆ کردن من وتم ڕیاڵ مەدرید لە سانتیاگۆیا بەمە دۆڕە ئەبێم هەڵەیە چارەسەر بکری ئەبێم هەڵەیە چارەسەر بکرێ ڕیاڵ مەدرید هاو ئەمەی داخست بۆ شایەتیان نەبوو پۆزیشنال پڵەی تۆتال فوتبۆڵ ئەمەی کە بەرشۆن یاخود تیکی تاکا بە زمانەکەی کە هەنێک گاوڕێ قسەی پێ دەکەن کاریان چییە؟ کاریان ئەوەیە کە ئەم تیپە یاخود ئەم شێوازە یاریکردنە تەطبیقەکرێ بۆچی بۆی کە ئەم یاریزانانە ڕاکێشرێنە دەرەوە تۆ کە پەستانیان سەردەخەی یاخود دیتە پێ هێرش دەکەی بۆچییە بۆ ڕاکێشانی تیپی بەرامبەرە بۆ پێشەوە بۆ نیوە یاریگای خۆت ئەبێت تۆ تۆپەکەی بە جۆرێک یاری پێ بکەی یاخود بە جۆرێ دابەشیکەی بۆچیە لە هێرش لە گۆڵچیەوە دەست پێەکە بۆچیوان لە گۆڵپارێزەوە تۆپەکان دابەشەکەن لەبەرەوەی وا بکەن هێرشبەری سەرڕم ژمارەنەوەیان بێتە سەر گۆڵپارێز پەستان دروستکات تۆ بێتان بەرگریکارە پەستان دروستکات تۆ بێتە سەرمە ئەها ڕاکێشانی ئەم تیپە بۆ پێشەوە تۆ ڕای بکێشە بۆ پێشەوە بۆ شایت دەستکەوێت چونکە ئامانجی پۆزیشنال پڵەی تۆتال فوتبۆڵ ئەم ڕاکێشانەیە بۆی کەچی لە پشتەوە بۆ شایی دەستکەوێت ئەنجا ئەو کاتە پلانەکەی خۆی جێبەجێ بێ گۆڵ تۆمانەکەسا هە گەردیقەتان نابێت تۆپەکەی نەماوە لە ناوەڕای ساحەولی و هەموو یاریزانەکان کۆ بێتەوە سەری لیاودەری نا
ئەبێ بەم جۆرە دابش بێ و سەرکەوێتانێ بەرحاڵ وەکوی باسم کرد بەرشەلۆنا ئەم شەو هێڵی بەرگری باشترە بۆ کانسیلۆ ناڵین باشترین بەڵام یەکێکە لە بەرگری کارە باشەکانی باڵی چەپ کۆندی یاخود ئاراوخۆچ کامیان بەرگریکاری باڵی ڕازبن هیچ کێشەیەکیان نییە و ێستا ڕیاڵ مەدرید هەگەر دیقەتان نابێ خەتعی لە مانچستەر سیتی کرد ینی فێڵێکی گەورەی لە مانچستەر سیتی کرد بەوەی کە ڤینیسیۆسی لە باڵەوە هەر بەکارنێنا ڤینیسیۆس لەم دی ڕۆدریگۆ یاری دەکرد ینی ڤینیسیۆس و ڕۆدریگۆ لێک باڵا بوون بەڵام چۆن بوون ڕۆدریگۆ بوو بە باڵ نەک ڤینیسیۆس کوبینیتان هەردوو یارەکەش گۆڵ لێ مانچستەر سیتی تۆمار کرد ئەکرێ ڤینیسیۆس ئەم شەو لەو شوێنیانە بێتەوەش کرێ بکەڕێتەوە شوێنی یاسایی خۆی ئەو پلانە تەنها بۆ یاری سیتی تەڵبیق کرابێ چونکە ئەوە بەس یاری سیتی بوو کە بەو جۆرە ڤینیسیۆس و ڕۆدریگۆ ێژگار بەو جۆرە مامەڵایان کرد لەوە چێر بۆ یارە بووە کەواتە باڵەکانی بەرشەلۆنە لە توانایاندایە ڕوبەڕووی باڵی هێرشبەری ڕیاڵ مەدرید ببنەوە لە توانایاندایە بەس ئایا تەطبیقەکرێ ئایا بارودۆخەکە هێمن بۆ توانێ ئایا ئەو گلەی گۆندۆگان کردی و دواتر ئاراوخۆ و دواتر ڕۆژێ تەمرین نەکردن لە بەرشۆنەمانە ئارام بۆ توانێ ئەمە لە یاریەکەی بینین بەڵام من باسی ئەگەرەکە بۆکەم بەهاتنی کۆبارس تاوان من یەکێک لە هەرە ئەو یاریزانانەی لە وەرزی ئەم ساڵا پێی سەرسامم پاو کۆپارس لەبەرێ من خۆم هەندەری ئیتالیام و هەندەری بەرگریکارەکانی ئیتالیا بووم و کۆمەڵێ تایبەتمەندی لەم کوڕەدا دەبینم کە مواسەفاتی بەرگریکارێکی ژیرە هیوادارم ئەم کوڕە پێبگا لە 3 ساڵی داهاتووە بێتە باشترین بەرگریکار چونکە چێژێکی تایبەت لە شێوازی بەرگریکردنی ئابینم باسی ئێستا بۆ ناکەم بەڵام 3-4 ساڵی داهاتوو ڕەنگەم کوڕە بێتە یەکێک لە باشترین بەرگریکارەکان وارەخۆ کۆندی ژەشتکامیشان لەدایکەن ئەوەی بۆ بەرشەلۆنە گرنگە گەڕانەوەی دیۆنگە وەگە لەوە چێم شەیش کریستنسن یاریکە یاخۆت پیدری و دیۆنگ و گۆندۆگان بەشداری بکەن و ڕافینا و یامین لاماڵ و لیڤاندۆڤسی ئەم خاڵە لە منی وەرگرە بەو جۆرەی کایە یامین لاماڵ ڕافینا کلیلی سەرکەوتنی بەرشەلۆنە سەرڕەنگە وەڵای هەموو کەس زانێ ڕافینا و یامین لاماڵ کلیلی سەرکەوتنی بەرشەلۆن بەڵام پێ دەڵێم بۆ کلیلی سەرکەوتنی بەرشەلۆنە ڕیاڵ مەدرید تیپێکی بەهێزە تیپێکە لە لوتکەیەوە چای لە تۆمارکردنی سەرکەوتنە بەڵام ماندووە لە گەشتیمان سەرگەڕاوەتەوە ڕۆژێک بەشێک لە یاریزانەکان پشویان وەرگرتووە لە تاقێکی تەمرینی ڕانانکردن بۆ کلاسیکۆیە و دواتر گەڕاونەتەوە کافا خاڵ دوو ڕۆژ بەشداری ڕانانەکانی نەکردووە کۆمەڵ یاریزانی دیکە ماندووبوونیان هەبووە یعنی بێم خۆتانزان لە دوای یاریەکان یاریزانە و یاریزانانەی یاریان کردووە ئەبێت ئەو تاقەی سەرفیان کردو توانایی سەرفیان کردو پشووەکە ینی تواناکەیان بجێڕنەوانێ ئەبێ بای ئەو پشوویکی تەندروست وەربگرن ینی نێنەوە ڕانانی چڕکەنەوە بۆ ئامادەکاریتر چونکە ئامادەکاری یاری بەم جۆرەیە تۆ کاتێک یاریەکەی جوودێکی زۆر سەرفەکەی مەفروزە لەسەرت هەموو جەستت پشوو وەربگرێ لە دوام پشوو وەرگرتنەوە و گێڕانەوەی جەستە و بۆ بارودۆخی یاسایی ئەنجەدی وردە ڕانانەکان دەست پێەکەیتەوە بەخاوی بە چڕی ئەڕۆی بۆی کە ئامادەکاریەکەی تۆ بۆ یاریی تر ئێستا لە ڕیاڵ مەدرید فریامە نەکەوتون بەڵێ جەستیان ماندووە بەڵام وەکو ئامادەکاری بۆ کلاسیکۆ ئامادەکاری پێویستیان لە بەردەمدانەوە چونکە تیپەکە زیاتر پشووی وەرگرتووە و ڕانانی ئاسایی ئەنجامداوە بۆ ئامادەکاری یاری کلاسیکۆ بە پێچەوانەوە بەرشۆنە ڕۆژێک زیاتر ئەمەکرۆ کەواتە کە من ئەمەد بۆ باسەکەم مەبەستم لەو دیوەیە ئەکتیڤی یاماڵ و ئەکتیڤی ڕافینا لە سوودوەرگرتن لە ماندووبوونی یاریزانەکانی ڕیاڵ مەدرید کلیلی دۆزینەوەی ڕێگەچارەی گۆڵکردنە بۆ بەرشەلۆنە و بە تۆپە ڕۆشتنی گۆندۆگان لە ناوەندا کلیلێکی دیکەی بەرشەلۆنەی و ڕۆڵی دیۆنگ لە ڕاگرتنی ناوەندی بەرشەلۆنە کلیلێکی دیکە و لیڤاندۆڤسی ڕەنگە دوهەمین کلاسیکۆی بێنجامی بات وەرزی داهاتوو بەرشۆنە بە سیستمیکی نوێ کار بکات ڕاستەگرێ بەسەکەی ساڵێکی دیکەی ماوە بەڵام ئەگە پرۆژەی بەرشۆنە گەورەتر بێ ڕەنگە بیر لە گۆڕانکاری تاو بکاتەوە کەواتە ئێمە باز لەوە دەکەین هەلی بەرشەلۆنە هەیە بۆ سەرکەوتن و بەرشەلۆنە کۆمەڵێ
مبرری لە بەردەمدا کە وەکو هەلێک سەیری بکە بۆی کە لاری ئەم شەوە سەرکەوێەوە جاری تر جیازەکە لەگەڵ ڕیال مەدریددا بێنێتەوە 5 خاڵ و ڕکابەرەکە بەهێزتر بکە. بەڵام کێشەکە بابەتێکی دیکەیە کە ئەو تیپەی کە ڕوبەڕووی دەبێتەوە ڕیال مەدریدە، ئەو تیپەی کە ڕوبەڕووی دەبێتەوە ئاشنا بۆ بۆی کە ساڵانە کۆمەڵە یاری زۆرکاوە کۆمەڵی ڕکابەری بێزەنجەمدا بۆ کۆمەڵە ڕکابەری ینی تایبەتمەند بێ و ئەو ورەیە کە ڕیال مەدریدی تایە بۆ گوژمەی کۆتایی هێنان بە وەرزەکەی جگە لە یەکلاکردنەوەی نازناوی لیگەی ئیسپانی پاش سەرکەوتنی لە میارەدا لامان کادا گوژمەیەکی باشتریە بێ بۆ بەشداریکردن لە چامپیۆنزیک بۆی کام ساڵ ڕکابەریکی بێزی چامپیۆنزیکە. دڵنیا بن لەوەی یاری ڕیال مەدرید و بەرشەلۆنە کەوتۆتەوە سەر هەڵەی ئەو یاریزانانەی لە یاریگادا ئەنجامی دەدەن. ئێستا من پێت دەڵێم ڕیال مەدرید لە پێشترە بۆ بردنەوە لە بەرشەلۆنە لە کلاسیکۆ، بەڵام کە دەڵی کلاسیکۆ کە دەڵی یاری تۆپی پێفیکەی داوەردەست پێ دەکات بڕوا بکە هەموو تیپەکان لە یەک ئاستان. ئەوە بارودۆخی ناویارێ. بەڵێ لە یاریە ئێمە توانین بڵین کواڵیتی یاریزانەکانی ڕیال مەدرید یاخود ئامادەی یاریزانەکانی ڕیال مەدرید زیاترە، بەڵام لەگەڵ یان ماندووترن. تۆ سیتیتان بینی چەند ماندوو بوو بەرامبەر بە چێڵسی دوێنێ؟ ڕیال مەدریدیش ئەمشەو چاوەڕوانکراوە کە بەو جۆرەوێ بەڵامی ترەوە چۆن ئامادەیان کردو پینتۆسۆن چلۆتی چۆن ئامادەیان کردۆ بەخوا من ینی ناتوانم بڵێ من وردەکاری ڕانانەکانە بۆ جۆرە، بەڵام بە هەموو پێوەرەکانە بێ ئەم شەو ڕیال مەدرید ماندوو بێ بە هەموو پێوەرەکان. ڕاستە سیتی زووتر یاری کردووە، سیتی ڕیال مەدرید ڕۆژێ پشووی زیاترە بە چاو سیتیا کە ڕەنگەمە تۆزە کاریگەریە بێ، بەڵام بە هەموو پێوەرەکان ئەبێ ماندوو بێ. پێگاتەی ڕیال مەدریدیش ئەگەر هەیە ئەم شەو بچێتە پلانی 4-4-2 و ئەگەریش هەیە لەوەی کە ڕیال مەدرید 4-3-3 خۆی بێت چۆن 4-4-2 ئەگەر ڕیال مەدرید بچێتە سەر پلانی 4-4-2 ئەوە پلانەکە بەم جۆرەی لێدێت. لێرەدا ڕۆدریگۆمان دەبێت و بێلینگام و ڤینیسیۆس، ئەمە بەم شێوە بێلینگام و ڤینیسیۆس دابەش دەبنەوانێ و ئەمە دەبێتە ڤالڤێردی و ئەمە تۆنی کرۆس و کاماڤینگا و چوامینی و ڕۆدیگەر لە دڵی بەرگری و فێرلان مێندی کارفاخاڵ کە ئەگەڕێتەوانێ، بەڵام ئەگەرێکی ژێ لوکاس ڤاسکێز لە یاریەم شەو یاریکە. ئەی ڕیال مەدرید کلیلی سەرکەوتنی چیە؟ ڕیال مەدرید هەموو ڕێگەیەکی پێیە بۆ سەرکەوتن، چونکە یاریزانەکانی بە ورەیەکی بەرزەوە بەشداریان یاریەکەن و یاریزانەکانی بە ینی گەورەیەک لە گەورەیەکان بەشداریان یاریەکەن. بۆیە بەشێک لە میدیاکان پێیان وایە کە غروریەتێک لە ڕیال مەدریددا ڕوویدا بێت بۆی بەرشەلۆنە بتوانێت لە میارەدا سەرکەوتن تۆمار بکە. بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا یاریزانی ڕیال مەدرید ئایا ئامادەکاری ڕیال مەدرید کارلۆ ئەنچیلۆتی و پینتۆس بۆیە کە یاریزانی ڕیال مەدریدە و غروریەتە بیگرێ؟ تۆز ئێمە کارێکی قورسە، بەڵام کلاسیکۆ کلاسیکۆیەکی یاوسەنگە. وەکو وتم کلیلی سەرکەوتنی بەرشەلۆنە بە بڕوای من ئەکتیڤبوونی باڵەکانە و بە تایبەتی یامین لاماڵ و هەروە ڕافینا کە ئەگەر بێت و لێزانانە مامەڵە بکەن سەرکەوتوانە مامەڵە بکەن هەردووشیان توانای ئەوەیان تیاکە ڕوبەڕووی بەرگریکارەکانی ڕیال مەدرید ببنەوە، چونکە بەرگریکارەکانی ڕیال مەدرید لە 120 خولەشی ماندووبوونی یاریمان سەرسیتیەوە هاتوون کە ئەمە دۆخێکی قورس بووە و دۆخێکی بێز بووە و یاریکردنی ڕیال مەدرید لە ڕووی لایەنە هێرشبەرەکەی وەکوەوەی کە هەیە حتمما ڕیال مەدرید بۆ هەموو پلانێکی هێرشبەری بۆ هەموو حاڵەتێک ئامادەیە و چ ڕۆدیگەر چ بێلینگام چ ڤینیسیۆس جۆنیۆر بە تەواوی ئامادەی یاریەکەم و براهیم دیازیش بە هەمان شێوە و ناوەندی ڕیال مەدرید ئەفزەڵیەتی هەیە بەسەر ناوەندی بەرشەلۆنەیە، بەڵام یاری کلاسیکۆ بەو جۆرە مامەڵە دەکرێت کە هەیە و من پێم وایە یاریی هاوسەنگە بۆ دووتیپ. سەبارەت بە ئەنجامەکانی دیکە یاخود دەگە پرسیارەگاتوێ سەبارەت بە کلاسیکۆ وەڵامی بدەمەوە. کاگە منجان سواز بۆ تۆ عەلەیکوم سەلام و ڕەحمەت الله. کاک حاجی گۆران شوێنێ خان سەرچاوم کاکە ژیار ئەڵێ بەرشەلۆنە ئەیباتەوە چونکە ڕیاڵ وەک یاری سیتی بەرگری ناکە. بەرشەلۆنە ئەیباتەوە ڕیاڵ وەک یاری سیتی بەرگری ناکە.
تۆپی پێ ینی مستەڵەحی کۆمەڵی مستەڵەحی غەڵەت هەیە بەکارێنن زۆر نامەنتەقیە. تۆپی پێ جەنگانە، لەم جەنگە تۆ پێویستە بە چی بێ بیکەی؟ بەرگری دەکات لەو کاتێک کە پێویستە. ئەگەر مەبەست یاری مانچستەر سیتی ڕیال مەدرید بە کۆی یاریەکە ینی بە هەردوو یاریەکە ڕیال مەدرید 20 دقە لە دوای مانچستەر سیتیەوە بۆکو ئەنجامی یاری یەکەم دقەی 2 تا دقەی 14 مە 12 خولەک، هەر لە یاری یەکەمە خولێکی 71 هەتا 79 8 خولەک، ئەمە 20 خولەک، واتە 20 خولێکی لێ دەرکە 160 دقە مانچستەر سیتی ویسوێتی ئەنجامەکە بەرامبەر بە ڕیال مەدرید یەکسان کاتەوە. 160 دقەی یاریەکە ینی خۆی هیچ بەشێکی شێکێتە بەر یەکسانی تقریبا تا خولێکی 12 گۆڵەکەن لەوێشەوە لە 75 بۆیە ئەمە بڵین ئەمە 15 خولەک، ئەویش 25-27 خولەک و دوو خولێکی تر ئەمە 29 خولەک، وەک لە دوایەوەشی یەکسان بوون، یعنی تقریبا 40 خولێکی یەکسان بوون. واز لە ئیزافیەکان بێنم باسی ئیزافی بۆ ناکەم. 40 خولێکی یەکسان بوون، 20 خولەک مانچستەر سیتی لە پێش بۆ ڕیال مەدرید، لە 180 خولەک ئەوەی تری ڕیال مەدرید لە پێش مانچستەر سیتیەوە بۆ بە گۆڵکردن، بۆی پارێزگاری لە ئەنجامە کردو. و یاری کلاسیکۆی پێشوش با دڵنیابیلەوە تا 60 خولەکی یەکەم خواگەدارە ڕیال مەدرید لە ساحایە نەبوو یاریگای ئۆلۆمپیۆی بیلینگام 2 گۆڵەکەی کرد، هەر لە ساحایە نەبوو ڕیال مەدرید 60 خولەکی سەرەتا، بەڵام دواتر گۆڕا. ڕیال مەدرید باشە لەو دۆخی بەرگریە بێ، ڕیال مەدرید زۆر باشە بۆ پلانە بەرگری یاری بکە، لەبەر ئەگەر ڕیال مەدرید بەردەوام هێرش بە وێرانەیەکە. ئەگەر من بۆ مستەڵەحە جواب بەمەوەکو ئەوەی کە هەیە بەرامبەر بە مانچستەر سیتی ڕیال مەدرید هەچ کات هێرشی برد بێ گۆڵی تۆمار کردو، لەبەروی بۆ سیتی 4 گۆڵی تۆمار کرد، ڕیال مەدرید 4 گۆڵیش تۆمار کردو. سیتی چۆن سەیدەری کردو چی کردو تا 4 گۆڵ کرد، ڕیال مەدرید چۆن نەمە کردو. بۆیە دوعا بکەن کە ڕیال مەدرید لەو دۆخەی خۆیان بێ، ینی ئەوەی کە نهاری ڕیال مەدرید بێت دڵخۆش بێ بۆی کە ڕیال مەدرید هەمیشە لەو دۆخەی یاریکا، لەبەی کەرەسەکە شێربایی ئەوەیە کە بەم جۆرە مامەڵە بکات ژیەکیان. کاگرابەرە لە پێویستە ڕیال مەدرید بیباتەوە بۆی جیازەکە بێ بە 11 خاڵ. کاک محەممەد دەڵێ بە بۆ چوونی من ئەگەری سەرکەوتنی بەرشەلۆنە زیاترە. شوێنەخان ژەڵێ بەرشەلۆنە ئەگەری سەرکەوتنی زیاترە. کاکە کازیانە لێ بەڕاستی ئەنچلۆتی لێ دەرچێت کەس بارودۆخی ڕیاڵی پێ ناکرێت بۆ شتێک حەلی پێیە. کاکە بەشدارە لێ بڕوا ناکەم ڕیال بیباتەوە چونکە گەشتی کردو بمان سەر و 120 خولەک یاری کرددا و سەفەری کرد بۆ مردو تەسەوڕەکە میلاکی و تەرکیز کەمی ڕیال بەدی بکەم. ئەم تەسەوڕە واقعیە بەس ئایا وا ئەبێ ئەمە پرسیارەکەی خۆی ئەمەی تر ئەوەی پشتەوە گرنگە. بەڵێ بە هەموو پێوەرەکان ڕیال مەدرید ئەم شەوی لاکەم ماندووە لە بارودۆخێکی دەرونی، یعنی بۆ نمونە یاریزانەکان لە بارودۆخی جەستەی خراپدان، بەس چی ئامادەیانەکە بۆ یارەکە؟ چۆن ئامادەکردن بۆ یارەکە؟ ئەمە گرنگە و لە ناو یارەکە. کاکە فرسەت گیان وەڵڵاهی من کەسم لە چاوی پێ باشتر نییە، بەم پێگاتی و بەم دۆخۆ هەر چاوی باشترین ڕایەنەرە بۆ بەرشۆنە بەڕای من ئیتر نازانم. مەسرور گیان دەستی تۆش خۆش، تەراخان دەستی تۆش خۆش. ئەڵێ دووبارە ڕیال بە ئەزمموی خۆی یارەکە ئەباتەوە. کاک ئەحمەد وا دەڵێ کاکارزان ئەڵێ نابێت بەرشۆنە بە دیفاعی بەرز یاری بکەن، جامەکە ژەر چۆنێک بێت نابێت بڵێن ڕیال هێلاکەیان بەرشە کاریگەری دەرکردنی لەسەر نایە، بەرشۆنە کاریگەری دەرکردنی لەسەر نابێت و هەموو شتێک بەکردنەوەی کلاسیکۆ قەرەبووە کرێتەوە، بەڵام بەرگریکردنی بەرزی بەرشەلۆنە گەر یاریکە بڵێ بێ بە بەرگریکردن لە دوای یاریکە. ئەگەر بە بەرگریکردنی بەرز یاریکە بەرشەلۆنە زۆر بە ئاسانی ڤینیسیۆس و ڕۆدریگۆ لە پلانی لە فشاری بەرزی بەرگری کارانی بەرشۆنە توانن فەراقیان مەزدا ئەو مەودایان دەستکێ باسانی گۆڵ تۆمارکردنەوەی لە کلاسیکۆی سوپەرەکەی ڕوویە. بەعکسەوە بەرشەلۆنە گەر بەرگری بەرز ئەبێ بەرگری لە دواوە بکە، ئەو بەرگریە چڕە بکە کە ڕیال مەدرید کردی بەرامبەر بە مانچستەر سیتی، نەک هەموو یاریزانەکان نە، بەس لە حاسی بەرگری کارەکان و هێرشبەرەکان نابێ و بەرگریە چڕە بکات، چونکە گەر مەودا بدرێ بەرشەلۆنە بەمە بۆ بەرشەلۆنە خراپ دەبێت. کاک سەرە دەڵێ لەوانەیە یەکسان بن. کاکە حەماڵێم شۆ بەرشەلۆنە 1-0 دەباتەوە ڕیال مادام مانسیتی
هەڵێ ڕیال مادام لە مانچستەر سیتی بردەوانێ من بەو تەلەفۆزەی خۆی ناڵێم ئەوەی تر بەلامەوە گرنگ نیە یاری کلاسیکۆ. سلااو جوانخان هەڵێ بەڕای تۆ کام تیپ پریمەر لیگ دەبات؟ هەر لێڤەرپوڵ. دۆخەکە گۆڕاوە بەڵامی تر خۆ ناکرێت تۆ مودەقەی ڕابگۆڕێ. من سەرەتای وەرزتومە لیڤەرپوڵ خۆێستا ناکرێت سیتی یەکەم و بڵێم وەڵا سیتی ئەرسناڵێکم نا. من پێم وایە لیڤەرپوڵ هێشتا ئامادەیە بەڵامی تر دوایی چی بە ئەوان نازانم. یاری تۆڵەکردنەوەی بۆ هەفتەی ڕابردووی بەرشەلۆنە کاکە شیراڵێ لە ڕیاڵ لە چاو سیتیار هیلاک نەبوو. ئەسڵەن ئەو ماندووبوونی ڕیاڵی پێماندوو بوو هیچی پێک ماندوو ناوێت. کۆمەڵە حاڵەتی تیا بوو لە ویاریە کاماڤینگا سێریکە کارفاخاڵ چۆن چوە دەر ڤینیسیۆس چۆن چوە دەر تۆ جگە لەوەی ئەو جوودەیەکەی تو ڕاکەی ئەبێ کامل تەرکیزت لەسەر قاچی و یاریزانە بێ لەسەر جوڵەکان لەسەر مشتێکی و یاریزانە بێ تۆ کە تۆپە پێ بێ مرتاحتری گوێ بۆ نایەم چۆن ڕێ ڕۆبەڕوو ناوێ. ئەها لە تۆپا کاکە شیرە گیان گوێ بگرە لە تۆپا لە فوتبۆڵا کاتێک کە تۆ تۆپت پێیە قەرار بە تۆیە چی دەکەی قەرار بە تۆیە چی دەکەی بەم لایە دەڕۆی بەولایە دەڕۆی شودا ڕاستی گۆڵەکەی قەرار بە توێ لەبەرە تۆ ماندووبوون کەمترە. بەس کاتێ من ڕوبەڕوود دەبمەوانێ دەبێت من چی بکەم؟ من تەواو ئامادەم. ئەگەر تۆ بەم لایە ڕۆشتی من لەگەڵ تا بێم ئەگەر تۆ بەم لایە ڕۆشتی من لەگەڵ تا بێم ئەگەر تۆ احتیاطی شوتێت کرد من ئامادە بم بۆ لەبەرەوە تۆ بەعەکسەوە لێ حاڵی من ماندووترە بم تا تۆ کە تۆپە پێ چونکە من ئەوێ کامل بەڵامەوە بۆچی ئەمە بۆی کە من ڕاگرێ بم نەگەوەی هەر کاتی یاری تێپەڕێ. کاکەوانە لە ڕیال یەکسان بێت زۆر باشتر ڕیال بەجەستە ماندووە هەروەڵا بوو بە هەلە مەدرید. وەڵا کاگونەرەوە نیە من بۆ باسکردی مانچستەر سیتی نا 180 یاری چلیش ئەمە 140 ینی 120 خولەک مانچستەر سیتی ویسی ئەنجام بەرامبەر بە ڕیال مەدرید یەکسان کاتەوە. طبعا ئەو خاڵە زۆر موهیمە بۆ بەیار بردنەوەی میاریە ڕیال مەدرید ئەگەر بیباتەوە تاوان کاریگەریی زۆری هەیە لەسەر یاری بایرن پێنتۆس هەموو لای هەموومان دیارە. سلااو کاک محەممەد پێشبینیت بۆ یارەکە چی دەبێت براوەیە میاریە خۆشانە کاکە؟ وەڵی پێشبینیم نییە بۆ کلاسیکۆ چونکە لە دوو دۆخی جیاواز ئەنجامەدرێ. بەڵێ ڕیال مەدرید لە پێشترە بەڵێ ڕیال مەدرید پێگاتەی ینی وریان بەرزترە کۆمەڵە بارودۆغەیە بەڵام کە دەڵی کلاسیکۆ بڕوا بکەن کلاسیکۆی پێشبینی نییە بڕوا بکەن کلاسیکۆ دۆخی جیاوازە کێ دەیوت کلاسیکۆی سوپەر ڕیال مەدرید 4 گۆڵ لە بەرشەلۆنە دەکات کەس بەڵامەوە چەند یاری لە سەریەکە ڕیال مەدرید بەسەر بەرشلۆنەدا زاڵە ئەکرێ کاردانەوەی بەرشلۆنە بینین ئەکرێم سەیتەرەی ڕیال مەدرید بەردەوامێ بێ. بەهەرحاڵ هیوادارم لە دۆخێکی باش یارەکە بەڕێ بکەین. فوتبۆڵ بۆ خۆشیە و لایەکمانە یەو من لەکەوە یەو من عەلەیک ڕۆژێ تۆ دڵخۆشی ڕۆژێم دڵخۆشە. من پار یعنی بەجددی پێ دەڵێم من لە فوتبۆڵە لە هەموو کەس لای من لەسەرتر کارلۆ ئەنشیلۆتیە پار دۆڕانی هاتین بەرنامەمان کرد و پیرۆزبایمان کرد و باسمان کرد کە گواردیۆلا ژیرانە مامەڵی لەگەڵ ئەنشیلۆتیا کرد بەو جۆرە لێ بردانێ. بەڵام ئەم ساڵیش بەڵێ ئەنشیلۆتی ژیرانە مامەڵی لەگەڵ گواردیۆلا کرد و زۆر باشزانی کە چۆن چەکەکانی لێداخەوە زۆر باشزانی چۆن قفڵی بکە و زۆر باشزانی کە چەندە هەوڵ بدات چەندە خاوەنی بیرۆکە بێت چەندە ئەفکار تاقی بکاتەوە چەندە یاریزان بگۆڕێت چەندە کەرەسە بەکاربێنێ هەتا خۆی هەڵە نەکا و بە گۆڵ ناگە هەتا خۆی هەڵە نەکا ئەو بە گۆڵ ناگە. ئەمە واقعی فوتبۆڵ ئەمە سروشتی فوتبۆڵە کاتێ تۆ دیت ینی دەجەنجیت پێویستەکان و کەرەسەکانی خۆ بەکاربێنی. ئێمە نابێ و یعنی بێویژدانیش بینەمە لایەتکەین. ڕیال مەدرید ئەم ساڵ 3 ڕیبات ساڵیوی هەیە. ڕیال مەدرید ئەم ساڵ ڕێژەی 37 پێکانی هەبوو یاریزانەکانی. ڕیال مەدرید ئەم ساڵ هێرشبەری سەرەڕم کەریم بنزیمە ڕۆشتووە شوێنەکەی پڕ نەکردوێتەوە تەنها ئەو تا بیلینگامیە ناوە تا و بیلینگامەشی لێ دروست کردووە. وەڵی من ینی لە چەندین بەرنامە هەموو هاوڕێکانم گرێویان بە کەوتنی ڕیال مەدریدەوە کردووە لە وەرزی ئەم ساڵە. ئەمە کەوتنە
ئەمە کەوتنە لە هەشتیا لە ناو مەلعبی ئەتلتیکۆ مەدرید لە جامی شاماڵاوی کرد سوپەر ئیسپانی بردووەتەوانێ خولی ئیسپانیەوە تا لە ڕکابەریات چامپیۆنز لیگیش گەیشتووە چوارگۆشەی زێڕین و لە چواریە ئەتە خۆ ئەمە کەوتن بێ ئەی باشە ئەی کەوتنی تیپەکانی تر چۆمجا خۆ گەروابێ هەموو تیپێ بەم کەوتنانە وەڵام من ڕازیم پێ خۆزگە میلانیش هەموو کات کە دەڵێ میلان کەوت میلان پێشبینیەکرێ ئەم ساڵ بکەوێت یاخۆوەکو ڕیال مەدرید وەکۆم ساڵ بکەوێت سوێ دەربی مادۆنی نایە بەڵام هیوادارم ئەمڕۆ کۆمەڵە یاری خۆشەیە لە پریمەر لیگ و کۆمەڵە یاری تایبەتمەند هەیە و یاری کلاسیکۆش بە خێر و خۆشی کۆتایی بێت و بتوانین یاریی سەرنجڕاکێش بین. خواتان لەگەڵ.